بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. تفسير سورة الأنعام كيشتنا آيات سطو بستو بينت آيات كيشترك لدرس رابردو داخل عندمان گوتمان بتپەرستەکانی مەککە بیانویان دەگرتن بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم ئێمە ئیمانت پێ ناهێنین تا ئەو کاتەی ئەو موعجیزە و نیشانە و بەڵگانەی کە بۆ پێغەمبەرانی پێشووتر هاتوون ئەتۆش بۆ ئێمەی نەهێنی. بەڵام خوای گەورە بە پێغەمبەری فەرموو لێیان گەڕێ گوێیان پێ مەدە، ئێمە بۆ خۆمان دەزانین چۆن پەیامی خۆمان دەگەیەنین و هەر کەسێکیش تاوانبار بێت و ئیمان نەهێنێ بە دڵنیاییەوە خوای گەورە لە دنیاشدا تووشی زەبوونی و سەرشۆڕی دەکا و لە قیامەتیش سزایەکی توندی بۆ ئامادە کردووە، بەڵام هۆکارەکەی ئەو پلان و نەخشە و کردەوە خراپانن کە خۆی ئەنجامی داون. جا لێرە خوای گەورە دەفەرمێت فەمەن یوریدی الله هەر کەسێک یوریدی الله بیەوێ خوا ئەی یەهدیەه کە ڕێنمونی بکات، فەمەن هەر کەسێک یوریدی الله بیەوێت خوا ئەی یهدیەه کە ڕێنمونی بکات، یەشرح یعنی فراوانی دەکا دەیکاتەوە سەدڕەه سینگی یعنی دڵی لیلئیسلام بۆ ئەوەی هیدایەت و ئیسلامەتی و دینداری بچێتە ناوێ. خوای گەورە ئەگەر بیەوێ هیدایەتی کەسێکدا دڵی ئەو کەسە دەکاتەوە بۆ ئیسلامەتی و بۆ دینداری و بۆ خواناسی. وەمەن یورید و هەر کەسێکیش بیەوێت خوا طبعا ئەی یوضله کە گومڕای بکات، هەر کەسێکیش خوا بیەوێت ئەی یوضله کە گومڕای کا سەری لێ بشێوێنێ، یەجعل یعنی دەیگێڕێ وای لێ دەکات سەدڕەه کە سینگی مەبەستی دڵی کە لە ناو سینگدایە ببێتە ضەیق دڵێکی تەنگ و تەسک، ئەو جار حەرەج یعنی زۆر قەڵس و ناڕەحات بە ئایەت و بە فەرموودا، وەک چێ کەئەنەما یەصعەد فی السەماء وەکو کەسێک کە یەصعەد بەرز بوو بێتەوە بۆ ئاسمانەکان، شێوەی وەکو شێوەی کەسێکە کە بەرز بوو بێتەوە بۆ ئاسمانەکان. ئێستا ئینسان ئاسان دەتوانێت خۆی تاقی کاتەوە. وەرە قورئانی بخوێنەوە، فەرمودەیەکی پێغەمبەری خوا بخوێنەوە صلی الله عليه وسلم، باسی قەبر و قیامەت کە ئەگەر دڵت فەراح بوو، دڵت خۆش بوو، سینگت فراوان بوو، خۆشحاڵ بووی، نیشانەی ئەوەیە کە خوا خێری بۆت دەوێ و شایەن و قابل هیدایەتی. ئەگەر بەعەکسەوە خوا نەخواستا ئینسان کە ئایەت و قورئان خوێندرایەوە بەسەریدا دڵی کوشرا، دڵی تەسک بوو، ناڕەحەت بوو، هەناسە بڕکەی پێکەوت و ڕەنگی تێکچوو، نیشانەی ئەوەیە کە ئەو دڵە تا ئێستا هیدایەتی نەچۆتێ و تا ئێستا خوای گەورە خێری بۆ ئەو کەسە نەویستووە. چونکە نیشانەی خێر ویستنی خوا بۆ ئینسان ئەوەیە کە ئەگەر خێری بۆ دوێ دڵت فراوان دەکات و دڵ دوا لێ دەکات هیدایەت قبوڵکەی، و ئەگەر خراپە و گومڕایشی بۆ ویستی واد لێدێ لە بەرامبەر ئەو نسحەت و ئامۆژگاری و ئایەت و فەرمودانەی کە دەیخوێنیەوە یا بۆت دەخوێندرێنەوە دڵت تەنگ بێ و دڵت تەسک بێ، کە ئایەتەکە بۆ خۆی ئیعجازێکی گەورەی زانستی تێدایە. ئەو کەسانەی کە ئەوەن کە دەچیە هەوای ئەوەن ئۆکسجین نامێنێ، بۆیە ئەوانەی کە بەو قەمەر سناعی و شتانە دەڕۆنە بەرزایی هەوا و ئۆکسجین لەگەڵ خۆی دەبن. وەرە لە ماڵش دانیشە، هەستا ئاوا لەسەر کورسی دانیشتووی وەرە سەر عەرزێ بزانە وایە فەرقی هەیە یان نییە، تۆزە چیکە بڕۆ سەرتر. بۆیە دڵیان تەنگ و تەسک دەبێ و هەناسە بڕکەیان پێ دەکەوێت. جا خوا دەفەرمێت کەذالکە هەر بەم شێوەیە یەجعل الرجس یەجعل دادەنێت خوا الرجس پیسی یعنی سزا، ناڕەحەتی، ناخۆشی على الذین لەسەر ئەوانەی لا يؤمنون کە ئیمان ناهێنن و نابنە کەسانی باوەڕدار. کە ریجز لێرە عولەما دەفەرمون كل ما لا خير فيه، بە هەموو شتانە دەگوترێت کە خێری ئینسانیان تێدا نییە،
یان یەکێکی دیکە زوجاج دەفەرمێ ڕیجس واتە لعنەت نەفرینی خوا لە دنیا و لە قیامەت بۆ ئەو کەسەیە کە دڵی هیدایەت وەرناگرێت و دڵی شەهانی هیدایەت نییە. سەیری کەنەوە فمن يريد الله فمن هەر کەسێک يريد الله بیەوێت خوا ئەی یەهدیەه کە ڕێنمونی بکات یەشڕح فراوانی دەکات دەیکاتەوە سەدڕه سینەی سەدڕه سینەی کە سینەی مەبەستی دڵە کە لە ناو سینگدایە للئیسلام بۆی ئیسلامەتی و دینداری و هیدایەتی بچێتە ناوێ. ومن يريد و هەر کەسێکیش بیەوێت خوا ئەی یضله کە گومڕایکە بەڵام چۆن خوا ئینسانی گومڕا دەکات ئەمان بەهۆی کردەوەکانی خۆی ئەو کەسەی کە ڕێگای خراپ دەگرێت و بە دوای خراپەیەوەیە خوای گەورە سینە و دڵی وا لێ دەکا. ومن يريد أن يضله هەر کەسێک خوا بیەوێت گومڕایکە یەجعل سەدڕه وای لێ دەکا سینە و دڵی ضيق ببێتە سینە و دڵێکی تەنگ و تەسک ئەو جار حەرەجەن یعنی سینگێک بێ زۆر ناڕەحات بێ زۆر قەڵس بێ بە بیستنی ئاەت و فەرموودە کەئەنەما شێوەی وەکو ئەوە وابێ کە یەصعەدو کە بەرز دەبێتەوە فی السەمائی بە ئاسماندا. چۆن ئەو کەسەی بە ئاسماندا بەرز دەبێتەوە هەوای لێ دەبڕێت و خەریکە دڵی دەتەقێ و ناڕەحات دەبێت و قەڵسە خەریکە دەخنکێ. نمونەی کەسی کافر کە گوێی لە ئاەت و فەرموودە و قسەی باش و قسەی چاک دەبێ ئاوا قەڵسە. بەعکسیشەوە نمونەی ئینسانێک کە قابلی هیدایەت و شایستەی هیدایەت بێ و خوا خێری بۆ کەسەکە بوێت و چاکەی بۆ کەسەکە بوێ هەمیشە حەزی لێ لەگەڵ قورئان و دین و دینداریدا تێکەڵ بێت و هەمیشە بە قورئان و بە فەرموودەی خوا دڵی خۆش دەبێ. کەذلك هەر بەم شێوەیە یەجعل الرجس دادەنێ خوا پیسی جاوەکو وتم پیسی یعنی شتی خراپ یان عذاب و سزا یان لعنەت و نەفرین على الذين لەسەر ئەو کەسانەی کە لا يؤمنون کە باوەڕ ناهێنن. ئەو جا خوا دەفەرمێ وهذا ئەوە صراط ربك مستقيمة ڕێگای پەروەردیگارتە مستقیمە کە ڕێگایەکی ڕاستە. وهذا ئەوەی کە باس کرا ئەوەی کە بۆت هاتووە صراط ربك صراط ڕێگای پەروەردیگارتە مستقیم کە ڕێگایەکی ڕاستە. قد فصلنا الآيات بێگومان ڕوونمان کردوونەتەوە چەندان بەڵگە و نیشانە بەڵام بۆشێ لقوم يذكرون بۆ کەسانێک کە پند وەرگرن کە ئامۆژگاری وەرگرن کە دەرس و عیبرەت وەرگرن. وهذا صراط ربك مستقيما ئەوە یعنی ئەوەی لەو قورئانەدا باس کراوە ئەوەی بۆ تۆ هاتووە ئەوەی تۆ دەیخوێنیەوە ئەوەی تۆ دەیگەێنی صراط ربك ڕێگای پەروەردیگاری تۆیە و مستقیم ڕێگای پەروەردیگاریش ڕێگایەکی ڕاست و دروستە. قد فصلنا الآيات بێگومان ڕوونمان کردوونەتەوە چەندان بەڵگە و نیشانە بەڵام بۆچێ لقوم بۆ کەسانێک يذكرون کە ئامۆژگاری وەردەگرن و عەقڵ و ژیریان بەکاردێنن. ئەو جار ئەو کەسانەی کە ڕێگای ڕاست دەگرنە بەر و ژیری و عەقڵیان بەکاردێنن لە دنیادا خواچی بۆ ئامادەکردوون. خوا دەفەرمێ لەهم دار السەلام بۆیان ئامادەکراوە دار السەلام یعنی ماڵێک کە پڕیەتی لە سەلامەتی کە مەبەستی کوێیە بێگومان مەبەستی بەهەشتەکە ئینسان لە ناو بەهەشتێدا سەلامەتی لە مردن سەلامەتی لە پیربوون سەلامەتی لە نەخۆشی لە ناخۆشی لە برسێتی لە تینوێتی لە گەرما لە سەرما و لە هەرچی خراپە هەیە. لەهم بۆیان ئامادەکراوە دار السەلام ماڵێک کە ماڵی سەلامەتیە ماڵی پارێزراویە ماڵی ئەمن و ئەمانە عند ربهم لەکن پەروەردیگاریان. ئەو جار وهو و هەر خوش وەلیهم دۆست و سەرپەرشتیکاری ئەو جۆرە کەسانەیە بەڵام بەهۆی چی چۆن داری سەلام کە بەهەشتە بەدەستی دێنی و چۆنیش دەکرێ خوا ببێتە وەلیت ببێتە گەورەت ببێتە سەرپەرشتیکارت. خوا دەفەرمێ بیما کانوا یعملون بەهۆی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان داوە.
ئینسان بەکردەوەی خۆی دەچێتە زۆر جار دەگوترێ کەس بەکردەوەی خۆی ناچێتە باشتێ، ینی کردەوەی خۆت بەتەنێ بای ئەوەی نینە باشتت پێ بدرێ. لەنا هۆکاری چوونە باشتێ کردەوەی خۆتە، دەبێت کردەوەی چاکت هەبن. ئەو جار خوای گەورە چاکت لێکەوە بۆ دەکا بە دەت بۆ دەکا بە سەدت بۆ دەکا بە 700 گوناهی گەورەت نەکردبن لە بچووکەکانت خۆش دەبێ، بەڵام هیچت نەکرد بێ بەبێ گومانی بەبێ کردەوە هیچ کەس ناچێتە باشت. نرخی بەهەشت قیمەتی بەهەشت کردەوەکانی خۆتە، بەڵێ بەتەنێ بە کردەوەکانی خۆت ئەگەر فەزڵی خوای نەیەتە گەرێ نەیەتە گەڵێ، بەخششی خوای نەیەتە گەڵێ، ڕەحمەتی خوای نەیەتە گەڵێ، کردەوەکانی ئێمە نرخەکان هێندە نییە بەهەشتی پێ بکردرێ، بەڵام هۆکاری ئەوەی کە خوا چاکەت لەگەڵدا بکا و بتباتە باشتێ بێگومان کردەوەکانی خۆمانن کە لە دنیادا کردومانن. لەهم بۆ ئەو کەسانە ئامادە کراوە. کام کەسانە؟ ئەوانەی کە ئاگاتان لی بێ کاتێک کە لە گەڵ ئاەت و فەرموودە و قسەی خوادا دڵیان فەراح دەبێت و دڵیان خۆش دەبێ، و ئەو کەسانەی کە لە بەڵگە و نیشانەکانی خوای گەورە ور دەبنەوە و تێدەگەن، خوای گەورە هەم بەهشتی بۆ ئامادە کردوون و هەروەها هەم دەبێتە وەلی و دۆست و سەرپەرشتیکاریان و هەروەها هۆکارەکەشی ئەو کاروکردەوە چاکانەیە کە ئەنجامیان داوە. لەهم دار السەلامی عند ربهم، بۆیان ئامادە کراوە ماڵی سەلامەت و پارێزراوی لە هەموو ناخۆشیەکان کە بەهشتە لەکن پەروەردگاریان، وهو وليهم، هەر خوا دەبێتە دۆست و سەرپەرشتیکاریان، بیما کانوا، بەهۆی ئەوەی کە ئەوان لە دنیادا یعملون ئەنجامیان داوە و ئەنجامی دەدەن. ئەو جار خوای گەورە دەفەرمێت وەیەومە یعنی وەذکر یەومە یحشرهم، بیرکەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، باسکە بۆیان ئەی محەممەد ئەو ڕۆژەی کە یحشرهم کۆیان دەکاتەوە خوا جەمیعەن هەر هەمویان چێ؟ ینی ئینسان و جنۆکە، چاک و خەراپ، هەر هەمووی بەیەکەوە کۆ دەکرێتەوە. بەڵام جارێ خوای گەورە خیتاب لەگەڵ چێ دەکا؟ گفتوگۆ لەگەڵ چێ دەکا؟ لەگەڵ جنۆکەکان دەکا، لە جنۆکەکانیش ئەوانەی خراپەکارن، ئەوانەی ڕێگا پیشاندەری خەڵکین لە جنۆکە و لە ئینسان بۆ تاوان و تاوانکاری. دەفەرمێ وەیەومە، و ئەو ڕۆژەی، دا معنایەکەی یعنی بیر بکەوە لەو ڕۆژەی، یان باسکە بۆیان ئەو ڕۆژەی کە یحشرهم کۆیان دەکاتەوە خوا جەمیعەن هەمویان، کە کۆی کردنەوە خوای گەورە بۆ خۆی بانگی خەڵکی دەکات لە دەشتی مەحشەر، پێیان دەڵێ یا معشەر الجن، ئەی کۆمەڵەی جنۆکەکان، کۆمەڵەی پەریەکان، قەد استەکثەرتم، بێگومان ئێوە زۆرتان گومڕاو سەر لێ شێواو کردن من الئینسی لەناو ئینسانەکاندا، زۆرێک لە ئینسانەکانتان تووشی گومڕایی و سەر لێ شێواوی کردن. وازحە؟ وەیەومە بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە کۆیان دەکاتەوە خوا هەمویان، کە کۆی کردنەوە دەڵێ یا معشەر الجن، ئەی کۆمەڵەی جنۆکەکان، ئەی کۆمەڵەی تەوان جنۆکە بە کوردی ینی پەری، تەوان ئەی پەریەکان، ئەی جنۆکەکان، قەد استەکثەرتم، بێگومان ئێوە زۆرتان گومڕاو سەر لێ شێواو کردن من الئینسی لەناو ئینسانەکاندا. ئینسانەکان تەوان بەرگری دەکەن لە جنۆکەکان، یا جنۆکەکان بۆ خۆیان بەرگری لە خۆیان دەکەن. ئینسانە خراپەکان کە بە قسەی جنۆکەکانیان کردووە، کە شوێن جنۆکەکان کەوتون، لەبەرەوەی بەویستی خۆیان شوێنیان کەوتون، چونکە هیچ جنۆکەی خۆ ناتوانێت ناچارت کا گوناهت پێ بکە، وایە؟ ئینسان جاری وایە دەتوانێت ئینسانێک گوناهێکت پێ بکە، گولەیەکت لەسەر ڕاگرێ بە نمونە بڵێ کەلیمەیەکی کوفر نەڵێی گولەیەکت لێ دەدەم، وایە بە جنۆکەوەشی پێ ناکرێ، وایە؟ مرۆڤێک دەتوانێت بە تۆبزی ناچارت کا بتباتە شوێنێکی ئەگەر دەسەڵاتی هەبێ بەسەرتدا، بەڵام جنۆکە دەسەڵاتی زۆر لە ئینسانی کەمترە، خۆ تەنها خوتخوتە و وەسوەسەیە. ئەو خوتخوتە و وەسوەسە و هەستە خراپەی کە بۆ دروست دەکا، ئەگە بە قسەی نەکەی چی دەوێت؟ هیچ، بەعەکسەوە هەتا بە قسەیکەی جنۆکەکە زاڵتت دەبێ بەسەرتدا، خراپەی دواترت پێ دەکات، گوناهی زیاترت پێ دەکات، بەسکە لە بەرامبەری داوەستای جارێک دوو جار چەند جارێک بە قسەت نەکرد هەر لێت ناومێت دەبێ، ئەسڵەن لەوانەیە هەر بەلات دانێتەوە، لێت وەڕەز ببێ، لێت بێتاقەت ببێ. بۆیە لەبەرەوەی ئینسان بە ئیختیاری خۆی خراپەکەی کردووە، بۆیە لە قیامەتێ بەلا ئیرادی تەبان مرۆڤەکان جواب دەدەنەوە لە جیاتی جنۆکەکان، لە جیاتی ئەوەی جنۆکەکە عوزر بێنێتەوە بڵێ خوا من گومڕان نەکرد، خەتای من نەبوو، خەتای خۆی بوو،
دقەتی دەنێ وقال ئەولیاؤهم دەڵێن ئەولیایەکانیان دۆستەکانیان دۆستی جنۆکەکان من الئینس لەناو ئینسانەکاندا دۆستی جنۆکەی چێە؟ ئەو کەسەی بە قسەی جنۆکەی دەکا بە وەسوەسە و خوتخوتەی بۆ کەسمان جنۆکەمان نەدیوە وایە بەس ئەو هەست و خوتخوتە و وەسوەسە خراپانەی کە لە نوێژەدا بۆ دروست دەبن بە نمونەها سەرقاڵت دەکەن و مەشغوڵت دەکەن و واتێ دەکەن ئاگات لە نوێژە نەبێت چێ بوو چێ وا دەکا ئەوەن جنۆکەیە بە نمونە ئەو هەستە خراپانەی کە هانت دەدەن بۆ خراپەی جنۆکەیە بەبێ ئەوەی بیبینی وێ دەڵێ وەقالە ئەولیاؤهم دەڵێن دۆستەکانیان لەناو ئینسانەکاندا دۆستی جنۆکەی ئەو کەسەی بە قسەی جنۆکەی کردووە دقەتی دەنێ عوزریان بۆ دێنەوە دەڵێن ڕەبەنا ئەی خوای خۆمان استمتع بعضنا ببعض وەک بڵێ خەتای وان نییە استمتع يعني چێژی وەرگرتووە بعضنا ببعض هەندێکمان لە هەندێکمان یعنی ئێمە کە بە قسەی جنۆکەکانمان کردووە لەبەر خاتری خۆمان بە قسەیمان کردوونە چێژمان لە بە قسێکردنەکەیان وەرگرتووە ئەوانش کە وەسوەسە و خوتخوتیان بۆ ئێمە دروست کردووە چێژیان لەوەی بینیوە یعنی ئەوان لەبەر چێژی خۆیان ئەمەیان گومڕا کردووە ئێمەش کە بە دوای ئەوان کەوتوین لەبەر وەرگرتنی چێژ و خۆشی خۆمان بە دوایان کەوتوین فعلا هەروایە خۆ گوناهێکی دەکەی لەبەر خاتری خەڵکی نییە لەبەر خاتری خۆشیەکە کە بەسەر دڵ دادە یان بەسەر جەستەت دادێ بە شێوەیەکی کاتی ئەو جار دەڵێن چی وەبەلەغنا گەیشتینە ئەجەلەنا ماوەی خۆمان الذي ئەو ماوەی کە ئەجەلتە لەنا کە تۆ بۆ دیاری کردوێت جنۆکەکان قسە ناکەن لە جیاتی جنۆکەکان دۆستەکانیان برادەرەکانیان لەناو ئینسانەکاندا عوزریان بۆ دێننەوە ئیعتراف بە خراپەی خۆیان دەکەن دان دەنێن بەوەیدا کە جنۆکە هۆکاری سەرەکی نین چونکە نەیانتوانیوە بە تۆبزی خراپەیان پێ بکەن بۆیە خوای گەورە ناڵێت جنۆکەکان بۆ بەهەشتێ عفو جنۆکەکان بۆ جەهەنەمێ لەبەرەوەی وەسوەسەتان دروست کردووە مرۆڤەکان ئێوە بڕۆنە بەهەشتێ لەبەرەوەی خەڵەتێنراون و فری و دراون حاڵێن چونکە ئینسان ئەگەر فری و دەربێ هەر تاوانبارە ئەدیگە فری و خواردۆ بێ هەر تاوانباری کەسێک فریوتدا هەر گوناهە طبعاً هەر یعنی کەسێک فری و دەی هەر گوناهت دەگاتێ ئەگەر کەسێک فریوتدا هەر گوناهت دەگاتێ چونکە خوا سەر بەخۆ هەر کامێکمان عەقڵی سەر بەخۆ و تێگەیشتنی سەر بەخۆی داوێنێ هەر شتێک دێتە پێشت هەر خوتخوتە و وەسوەسەیەکت بۆ دروست دەبێ ئینسانی مسلمان دەبێ بەرامبەری کا لەگەڵ قسەی خوا و لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندی خۆی ئەگەر مەسلحەت و بەرژەوەندی خۆت لە شتەکەیدا بوو دەبێ بیکەی فعلاً کە گوناهی دەکەی هەموو کەس بۆ چێشی خۆی گوناهەکەی دەکات لەبەر خاتری جنۆکەکەی نییە و منەتیشت جنۆکەکەش منەتی پێ نییە کە بە قسەی دەکەی وایە کە چاکەش دەکەی هەروایە بۆچی چاکەی دەکەی چۆن لە چاکەیدا ناتوانی وەک دەڵێ منەت بەسەر کەسدا بکەی لە خراپەشدا ناتوانی کەس تاوانبار بکەی بۆیە خوای گەورە دەفەرمێ قال النار خوای گەورە فەرمووی ئاگر مەثواکم شوێنی مانەوەتانە هیچێ هی جنۆکەکەش هی ئینسانەکەش هی فری و دەرەکەش هی فری و خواردوەکەش بۆیە ئەوەی وەسوەسە و خوتخوتەی دروست دەکا مەرج نییە هەر جنۆکە بێ نمونەکە بۆ ئەوەی کە گومڕا دەکا و ئەوەی کە گومڕا دەبێ ئەوەی کە خراپە فێری خەڵکی دەکات و ئەوەی گوێڕایەڵی خراپەی دەکا ئەوەی خراپەکارە ئەوەی بەدوای خراپەکارەکەی دەکەوێت لە قیامەتێ وەکو یەک تاوانبارن قال النار خوا دەفەرمێ ئاگر مەثواکم شوێنی مانەوەتانە ئەو جار خالدین فيها يعني بەنەمری و بە هەتا هەتایش لەناو ئەو ئاگرەدا دەمێننەوە إلا ما شاء الله تەنها ئەوەندە نەبێ کە خوا دەیەوێ ئەوەندە نەبێ کە خوا دەیەوێ عولەما دەفەرمون تەنها ئەو مدەتەی ها کە خەڵک لە طبعاً کەسی کافر لە جەهەنەمێ دێتە دەرێ کە چووە ناوی ناتە دەرێ بەڵام لە دەشتی مەحشەر هەتا دەستنە ناو ئاگری ئەوەندەی لە ئاگردانینە تا محاسەبە دەکرێن هێندێک دەفەرمون لە ناو ئاگردا دەبن هەر هەمویان ئیلا چەند کاتێک نەبێت کە جاری وایە لە شوێنێکەوە دەگوازرێنەوە بۆ شوێنێکی دیکە بنمونەها کە جەهەنەمی لە ناو ئاگردان ئاگرەکە تینیان بۆ دێنێ داوای چ دەکەن داوای شوێنێکی سار دەکەن ئەو مدەتەی کە لە ئاگری دەیانهێنە دەرێ ئەوەندە کە خوا دەیەوێ هەتا دەیانگەێنە زەمهەریر شوێنە ساردەکەی کە دەیان بنە شوێنە ساردەکەی ساردیەک کە لەی 100% ناتوانێت لەگەڵی دنیاش بەراوردیکەی بە هیچ شێوەیەکی کە کەسەکەی دەبەستێت و ساردیەکەی زۆر لە گەرمیەکەی ناڕەحەتترە بە جۆرێک کەسەکە داوا دەکات
لەو ساردیەی بهێنرێتەوە دەرێ ببرێتەوە شوێنی خۆی، یان کە جەهەنەمی عادەتەن لە شوێنێک ناڕەحەت دەبن، بنمونە جاری وایە برسی دەبن، داوای چ دەکەن؟ داوای خواردنی دەکەن، دەیان بن بۆ شوێنێک ئەو مودەتەی لەوانەیە بێنە دەرێ کە تینویان دەبێ، دەبرێن بۆ شوێنێک کە ئاوە گەرم و لە کوڵیوەکەی بخۆنەوە، یان لە ساردی بۆ گەرمی. تەنها ئەوەندە ئەگەر ئەویش هەر لە سزادانە ها هەر لە ناو عقوبەدانە. ئەو بەڵێ ئیلا ماشاء الله، یعنی ئیلا مەگەر ئەوەندە بێنە دەرێ کە خواویستی لەسەرە، خواویستی لەسەرە کە شوێنەکەیان ئاڵ و گۆڕکە یان سزاکەیان بۆ ئاڵ و گۆڕکە دەنا کەسی کافر. طبعاً کە کافر نەبێت دەگونجێ وەختێک بێتە دەرێ، ها ئیماندار بێ ئەوەندە بسووتێ و بێتە دەرێ، ئەو تەفسیرەشی هەیە، بەڵام ئەوەی ئیلا ئەو مودەتە نەبێت کە خوا دەیەوێ ئین ربک حەکیم علیم، بێگومان پەروەردیگاری تۆ دانا و زانایە. سەیریکەنەوە وەکەدا وێومە بیر بکەنەوە لەو ڕۆژەی یحشرهم کە کۆیان دەکاتەوە خوا جەمیعەن هەمویان، یا معشر الجنی ئەو قسەی خوا ئەی کۆمەڵەی پەریەکان جنۆکەکان، قەد استەکثەرتم بێگومان ئێوە زۆرتان گومڕاو سەر لێ شێواو کردن من الئینس لەناو ئینسانەکاندا، وەقالە گوتیان دەڵێن ئەولیاؤهم دۆستەکانی دۆستی جنۆکەکان من الئینس لەناو ئینسانەکاندا، گوتمان دۆستەکانیان ئەو کەسانن کە بە قسەیان کردوونە، دەڵێن ڕەبەنا ئەی خوایە ئیستەمتەع بەعضنا ببەعض، ئێمە چێژمان وەرگرتووە هێندێکمان لە هێندێکمان، یعنی ئێمە چێژمان لە جنۆکەکان وەرگرتووە و جنۆکەکانیش چێشیان لە ئێمە وەرگرتووە، یعنی هۆکاری بە کوردی خراپبوون و تاوان، ینی تاوانکردنمان جنۆکەکە نین بەتەنێ، ئێمە کە تاوانمان کردووە و خراپەمان کردووە بۆ چێژی خۆمان و بۆ خۆشی خۆمان خراپەکەمان کردووە. ئەو جار وەبەلەغنا گەیشتووینە ئەجەلەنا ئەو ماوەیەمان الذی کە ئەجەلتە دیاریت کردووە تۆ لەنا بۆ ئێمە. ئەو جار خوای گەورە کە ئیعتراف دەکەن کە دان دەنێن بە خراپەکاری خۆیان و بە تاوانباری خۆیاندا، قال النار خوا دەفەرمێ ئاگر مەثواکم شوێنی مانەوەتانە، خالدینە فیها دەمێننەوە لە ناویدا بەنەمری ئیلا ما شاء الله، تەنها ئەو ئەندازەیە نەبێت، ئەو زەمن و کاتە نەبێت کە خوا دەیەوێت. ئین ربکە بێگومان پەروەردیگاری تۆ حەکیم علیم زۆر دانایە کار لەجێیە، و حەکیم دانایە علیم زاناشە ئاگاداری نیەتی ئینسانەکان و هەروەها کردەوەی ئینسانەکانیش. ئەو جار خوا دەفەرمێ وەکەذالکە هەر بەم شێوە، یعنی چۆن لە دنیادا جنۆکە چێژیان لە گومڕاکردنی ئینسانەکان وەرگرتووە، ئینسانەکان چێژیان وەرگرتووە لەوەی کە بە قسەی جنۆکەیان کردووە، گوناه چێژێکی تێدایە، هەموو گوناهێک چێژێکی کاتی، خۆشیێکی کاتی بۆ ئینسان دەیکا، وایە گوناهی وا هەیە سوور هاوسوور دەزانی نەتیجەکەی سزای خوای تێدایە، وایە عقوبەی خوای تێدایە. مەسەلەن دزێک کە دزی دەکا دەزانێت دزی خراپەیان نا، بەڵام خۆشەویستی بۆ ماڵەکەی وای لێ دەکات دزیەکەی بکە، مەسەلەن ئەوەی داوێن پێسی دەکات زینای دەکات بۆ خۆشیە دەیکایە بۆ ناخۆشیە، بێگومان بۆ خۆشیەک دەیکا، خۆشیەکی کاتی دەرونی خۆی دەیکا. بۆیە خوا دەفەرمێ وەکەذالک هەر بەم شێوەیە چۆن لە دنیادا جنۆکە و ئینسانەکان خراپەکارەکان چێژیان لە یەکتری بینیوە و یارمەتی دەری یەکتریان داوە، خوا دەفەرمێ هەر بەم شێوەیە نوەلی بعض الظالمین بعضا بما كانوا يكسبون، نوەلی بەم شێوەیە یعنی دەسەڵات دەدەینە بعض الظالمین هێندێک ستەمکاران کە بعضن کە ستەم یعنی کە دەسەڵاتیان هەبێ بەسەر هێندێکی دیکەیاندا بما كانوا يكسبون، بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامیان داوە. ئەوە هەڕەشەیە طبعاً. وەکەذالکە هەر بەم شێوەیە نامی تەبەری دەفەرمێت ئەوە هەڕەشەیە لە کەسی ستەمکار، ئەگەر ستەم لێکراوەکان پێش بەستەمی ستەمکار نەگرن، خوای گەورە جاری وا هەیە زاڵمێک دێنێت بەسەر ئەو کەسە تاوانبارەیدا زاڵ دەکا، یعنی بە کوردی کەسێک کە خراپەکار بوو تاوانبار بوو، جاری وایە خوای گەورە ڕاستەوخۆ سزای نادا. چۆن سزای دەدا؟
ستەمکارێک دێنێ دەکاتە دەسەڵاتدار بەسەری بۆەوەی هەر لە ناو ئینسانەکاندا کەسێک بە کەسێکی دیکە عقوبەدا، کەسێک بە کەسێکی دیکە سزادا. جا ئەوە سروشت و یاسای خۆی گەورەوەیە، بە تایبەتی لە شوێنێک لە ئاوەدانیەکدا ئەگەر خراپەکاری کرا، تاوانکاری کرا، کەس ڕێگای لە تاوان و لە خراپەی نەگرت، عقوبەی خوای بۆ ئەو قەومانە چۆنە؟ هێنانی دەسەڵاتدارێکی ستەمکارە، وەکو ئەوەی کە بۆ خۆمان دەیبینین لە وڵاتی خۆماندا، زاڵی دەکا، دەسەڵاتێکی کاتی پێدەدا بۆ ئەوی خەڵکە تاوانبارەکەی دیکە بچەوسێنێتەوە کە لەوی بێدەسەڵاتترن. بە کوردی خوای گەورە زاڵم بە زاڵمی، بەڵام زاڵم جاری وایە تۆ زوڵمت لە خۆت کردووە، خراپەت لە خۆت کردووە، تاوانت لەگەڵ خۆتدا کردووە و لەگەڵ خوادا کردووە، بەڵام بەهۆی خراپە و گوناهی خۆتەوە خوای گەورە دەسەڵاتدارێکت زاڵ دەکا بەسەردا بۆی ئەو دەسەڵاتدارە ستەمکارە بچەوسێنێتەوە و ستەمت لێ بکە. ابن عباس کە یەکێکی دیکەی لە مفەسیرینەکان دەفەرمێت إذا رضي الله عن قوم ولا أمرهم خيارهم. ئەگەر خوای گەورە قەومێکی خۆشویست چ دەکا؟ چاکترین کەسەکان دێنێ دەکات بە ئەمیر و سەرکردەیان. بەنمونەکات خۆی خوای گەورە سەحابەی خۆشویستون پێغەمبەر بۆتە گەورەیان، دوای ئەوان سەحابە چاک بوون بۆی ئەبوو بەکر خەلیفەیان بووە، سەحابە چاک بوون بۆی ئیمامی عومەر گەورەیان بووە. منجا دەفەرمێ وإذا سخط الله على قوم، ئەگەر خوای گەورە لە قەومێکی تووڕە بوو، ولا أمرهم شرارهم، خراپترین کەسەکان دەکاتە سەرکردەیان. مالکی کوڕی دینار یەکێکی دیکە لە زانا گەورەکان دەفەرمێت قرأت في بعض كتب الحكمة إن الله تعالى يقول، دەفەرمێ خوێندومەتەوە لە هێندێک لەو کتێبانەدا کە پڕیانە لە دانایی، خوای گەورە فەرمیێتی چی؟ إني أنا الله مالك الملك، من خوام پادشاکانم، قلوب الملوك بيدي، دڵی هەموو پادشاکان لەژێر دەستی مندایە. جاءت دقەتی ئێرە دەنێ فمن أطاعني جعلتهم عليه رحمة، هەر کەسێک هەر قەومێک گوێڕایاڵی منی کرد، دڵی مەلیکەکەی پڕ دەکەم لە ڕەحمەت بەرامبەر بە شوێن کەوتوەکانی. ومن عصاني، هەر کەسێکیش سەرپێچی منی کرد، جعلتهم عليه نقمة، دڵی مەلیکەکەی پڕ دەکەم لە تووڕەی و غەزەب بەرامبەر بە شوێن کەوتوەکانی. وێ دەفەرمێت فلا تشغلوا أنفسكم بسب الملوك، قەت خۆتان مەشغوڵ مەکەن بە جنێودان بە سەرکردەکان و بە گەورەکان. وەکو خەڵکی ئێمە ئێستا کەس لەبەر جنێ و قسە گوتن و دوعاکردن و تووکردن لە گەورە و لە سەرکردەکان خۆی هەر لەبیر نییە، تاوانی خۆی هەر لەبیر نییە، خراپەی خۆی هەر لەبیر نییە، بێدەنگبوونی خۆی هەر لەبیر نییە. دەفەرمێت لە جیاتی ئەو جنێوە و خۆ مەشغوڵکردن بە سەرکردەکان ولكن توبوا إلى أعطافهم عليكم، پەشیمان ببنەوە بگەڕێنەوە لای ئەو مەلیکەی کە لە هەموو مەلیکەکان لە بەرامبەرتاندا لەگەڵتاندا بە سۆزتر و میهرەبانترە. ئینسان ئەگەر لەگەڵ خوای بینی چاک بوو، لەگەڵ خوای نێوانی چاک بوو، خوات لە خۆ ڕازی کرد، خوای گەورە دڵی مەلیک، خۆ زۆر مەلیکی دنیا هەنا ئەها جاری وایە مەلیکەکە خراپە بۆ خۆی، بەڵام خوای گەورە دەتوانێت دڵی وا لێ بکە لە بەرامبەر ڕعیەت و شوێن کەوتوەکانی تا تۆزێک بەزەیی و میهرەبانی هەبێ. بەڵام ئەگەر ئینسان خوای لە خۆ تووڕە کرد، خۆ ساحیبی مەلیکەکان خوایە، ساحیبی دڵی مەلیکەکان خوایە، دڵی ئەو مەلیکانە پڕ دەکات لە غەزەب و نیقمەت و تووڕەیی، وەکو ئێستا دەبینین. بۆ دنیا و بۆ قیامەتی ئێستا دەسەڵاتداری وڵاتی ئێمە چەند خراپ بن، چەند ستەمکار بن، هەری کوردستان ناڵم وڵاتانی ئیسلامی تەبەن خەڵکەکەیان و شوێن کەوتوەکانیان لەوان تاوانبارترن. بۆ بە دڵنیاییشەوە هۆکاری خراپی سەرکردەکان، ئەگەر هیچ خراپەیەکمان نەبێ، هیچ تاوانێکمان نەبێ، هەموو خەڵک لە ئاستی ئەو هەموو غەدر و ناعەدالەتی و نادادگەریەی کە دەیکەن لە قەوم و لە خەڵکی، خەڵک لە بەرامبەریاندا بێدەنگە، زۆری نەشی شوێن کەوتیانە لەگەڵ زوڵمەکەشدا، تەئیدیان دەکا لەگەڵ زوڵمەکەشیاندا، بە باڵایان هەڵا دەڵێ لەگەڵ ستەمەکەشیاندا. ئەتۆ ئاوا بکەی بینت لەگەڵ خوا تێکدەی، خوای گەورە ئەوانیشت بۆ ئالێ دەکا، بینت لەگەڵ خوا چاکەی لە جیاتی ئەوەی جنێویان پێ بدەیت، بۆیە ئەو بۆ دنیاە، تاوان بۆ قیامەتش بە دڵنیاییەوە سەرکردە و ژێرکردەیە کە ڕازی بێ بە زوڵمی سەرکردەکان و بەستەمی ستەمکارەکان و هەوڵی گۆڕینی نەدابێت، لە قیامەتێش بە زەڕە لەگەڵوان فەرقی نییە. لێرە دنیایان خواردووە، ئەوان لە قیامەتێ بەڵێ عقوبەی وەردەگرن و سزا وەردەگرن کە ستەمیان کردووە. بەڵام من و تۆش کە قبوڵی زوڵمەکەی دەکەین و لە زوڵمەکەی بێدەنگین و جاری وهەیە دەبینە پشتیوان و یارمەتی دەریان،
ئێمەش دەبینە شەریک و هاوبەشیان وەکەذالکە هەر بەم شێوەیە عنی وەکو چۆن لە قیامەتێ ئینسانەکان ئیعتراف دەکەن کە خراپەکارێک لە خراپەکارێکی دیکە چێژی وەرگرتووە و خۆشی وەرگرتووە نوەلی عنی دەسەڵات دەدەینە بعض الظالمینە هێندێک لە ستەمکاران بعضاً بەسەر هێندێکیاندا بەڵام بۆچی دەسەڵاتیان پێدەدەین بما كانوا یەکسیبوون بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە خەڵکەکە کە ستەم لێکراوەکان ئەوانەی دەچەوسێندرێنەوە ئەنجامیان داوە. ئەو جار ئاەتی دواتر خوا دەفەرمێ یا معشەڕ الجنی ئەو جار والئینس ئەی کۆمەڵەی جن و ئینسانەکان. طبعا ها زۆر جار دەگوترێ پێغەمبەری ئێمە تەنها پێغەمبەری ئینسانە یا پێغەمبەری جنۆکەیە؟ هەموو پێغەمبەرێک کە هاتووە بەڵێ پێغەمبەران لە ئینسان بوون نەبیستراوە و نەزاندراوە جنۆکەیەک پێغەمبەر بوو بێ، بەڵام هەموو پێغەمبەرێک نەک پێغەمبەری ئێمە کە هاتووە بۆ ئینسانەکانیش بووە بۆ جنۆکەکانی ئەو شوێنەش بووە کە پێغەمبەرەکەی لێ بووە، چونکە هیچ پێغەمبەرێکی دیکە ئەوە نەبووە طبعا پێغەمبەری هەموو شوێنێکی بێ، بەڵام پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم تا قیامەتێ پێغەمبەری هەموو ئینسانێکە و هەموو جنۆکەیەکیشە. ها دەفەرمێ یا معشەڕ الجنی ئەی کۆمەڵەی جنۆکە و ئینسانەکان ئەلەم یەئتیکم بۆتان نەهات ڕوسولون چەندان پێغەمبەر منکم لە خۆتان ئەو جار یەقوسونە ئەو پێغەمبەرانە دەجێڕنەوە باز دەکەن دەخوێننەوە عەلەیکم بەسەرتاندا ئایاتی نیشانەکانی من. ئەوە یەک. پاشان وەیونذیڕونەکم دەتان ترسێنن ئاگادارتان دەکەنەوە لقاء یومکم هذا لقاء گەیشتنتان یومی بەو ڕۆژەتان هذا ئەوەی کە ئێستا تێیدان. کەس هەیە لە ئێمە باسی قیامەتەی نەبیست بێت خەبەری قیامەتەی نەبیست بێ؟ ئێستا چۆن من و تۆ دانیشتوین زیندوین نەمردوین خوای گەورە تەمەنی داوینێ و نازانین چەندی دیکەش دەمێنینەوە باسی قیامەت و مەشهەدی قیامەتێمان بۆ دەکرێت. هەموو کەسێکیش لە قیامەتێک کە محاسبە دەکرێت پێشتر باسی قیامەتی بۆ کراوە، بەڵام قەناعەت دەکەی یان ناکەی ئەوە کەیفی خۆتە. وازحە؟ دەڵێن چی؟ قالوا دەڵێن ئینسانەکانیش جنۆکەکانیش شەهیدنا ئەی خوایە ئێمە شاهیدین ئاگادارین عەلا ئەنفوسینا بەسەر خۆمانەوە، ئێمە شاهیدی دەدەین لەسەر خۆمان. بەڵێ پێغەمبەرمان بۆ هاتن، بەڵێ پێغەمبەران ئاەتەکانی تۆیان بەسەردا خوێندینەوە، بەڵێ پێغەمبەرانت باسی ئەو ڕۆژەیان بۆ کردین کە قیامەتە و لە بەرامبەر تۆدا ڕادەوەستێنرێن و پرسیارمان لێ دەکرێت. بەڵام خوا دەفەرمێ وەغەڕەتهم ئەوانی فریودا ئەوانی خەڵەتان الحەیات الدنیا ژیانی دنیا. ئەو جا خوا دەفەرمێ وەشەهیدوو عەلا ئەنفوسیهم شاهیدیاندا لەسەر خۆیان کەئەنەهم کانوا کافرین کە ئەوان بەبێ گومانی لەبێ باوەڕان بوون. وازحە؟ یا معشەڕ الجن والئینس ئەوە لە قیامەتێ طبعا ها لە قیامەتێ خوای گەورە بانگی ئینسان و جنۆکەکان دەکا پێش ئەوەی محاسبەیان کات پێش ئەوەی لێپرسینەوەیان لەگەڵدا بکە بۆ ئەوەی شاهید بن لەسەر خۆیان بە زمانی خۆیان ئیعتراف لەسەر خۆیان بکەن بانگیان دەکا ئەی کۆمەڵەی ئینسانەکان و جنۆکەکان ئەلەم یەئتیکم ئایا بۆتان نەهاتبوو ڕوسول منکم چەندان پێغەمبەر لە خۆتان. چونکە جنۆکە بۆ هاجانانەیە بگوترێ بۆ پێغەمبەر جنۆکە نەبوون ئینسان بوون، وەڵامەکەی زۆر ئاسانە چونکە جنۆکە لە هەر کاتێکدا دەتوانن ئینسان ببینن، بەڵام ئینسان ناتوانێت لە دنیادا جنۆکەی ببینێ بە شێوازێک دروست کراوە. بۆیە حکمەتی خوای وایە کە پێغەمبەران مرۆڤن بەڵام جنۆکە هەموو جنۆکەیەکیش دینی خوای پێگەیشتووە. ئەگەر جنۆکەیەک هەبێ دینی خوای پێ نەگەیشت بێت و پەیامی پێغەمبەرانی پێ نەگەیشت بێ وەکو چۆن ئینسانەکان مەعزورن ها عوزریان هەیە لە قیامەتێ ئەوانیش عوزریان هەیە. ئایا بۆتان نەهات چەندان پێغەمبەر لە خۆتان یەقوسونە عەلەیکم ئایاتی کە بخوێننەوە ئەو پێغەمبەرانە بەسەرتاندا نیشانەکانی من وەیونذیڕونەکم و هەروە بتان ترسێنن لقاء یومکم گەیشتنتان بەو ڕۆژەتان هذا بەوەی ئێستا تێکەوتون. قالوا دەڵێن شەهیدنا عەلا ئەنفوسینا شاهیدیماندا لەسەر خۆمان یعنی شاهیدی دەدەین لەسەر خۆمان بۆ خۆمان شاهیدین لەسەر خۆمان. ئەو جار خوای گەورە باسییان دەکات دەفەرمێ ئەی بۆ بە قسەی پێغەمبەرانیان نەکردووە، ئەی بۆ قیامەت خۆیان حازر نەکردووە مادام زانی و یانە و پێیان گەیشتووە. حقیقەتەکەی ئەوەیە وەغەڕەتهم ئەوانی فریو داوە ئەوانی خەڵەتاندووە الحەیات الدنیا ژیانی دنیا
ژیانی دنیایان بەلاوە گرنگتر و میهمتر و خۆشتر بۆ لە قیامەتێ ئەو جار وەشەهیدوا على ئەنفوسهم دەبنە شاهید لەسەر خۆیان كأنهم كانوا كافرين كأوان ببێ گومانی لە دنیادا کافرین لەبێ باوەڕان بوون کەسێکیش بێ باوەڕ بێ حتما شایانی چییە؟ شایانی جەهەنەم و سزایە. ذلك خوا دەفەرمێ ئەوە ئەن لەم یەکن ڕەبوک بە شێوەیەکە کە نەبووە پەروەردگاری تۆ نەیکردۆتە یاسا نەیکردۆتە قاعیدە مهلك القڕا لەناو ببا هیچ ئاوەدانیەک لەناو ببا هیچ خەڵکی ئاوەدانیەک بظلمین بەهۆی ستەم و تاوانکاری و ئەهلوها لە کاتێکدا کە خەڵکی ئاوەدانیەکان غافلون یعنی بێ ئاگا بووبن یعنی چی؟ کە دەزانێ ئافرین یعنی پێغەمبەریان بۆ نەهات پێ کە بێ ئاگا بووبن لە هاتنی پێغەمبەران لە قیامەتێ ئاوەدانیەک ئەگەر هەبێ شخصێک ئەگەر هەبێ باسی قیامەت و قەبر و دوا ڕۆژ و باشت و جەهەنەمی بۆ نەکرابێ بژمرێ لە قیامەتێ عذری هەیە لای خوای گەورە. وا دەفەرمێ ذلك یعنی ئەو لەناوبردن و سزادانەی کە خوا بۆ کافرەکان و بۆ باوەڕەکان بڕیاری داوە ئەوەیە چونکە ئەن لەم یەکن نەبووە و نەیکردۆتە یاسا ڕەبوکە پەروەردگارت مهلك القڕا ببێتە لە ناوبەری هیچ ئاوەدانیەک یعنی خەڵکی هیچ ئاوەدانیەک بظلمین بەهۆی ئەو ستەم و ستەمکاریەی کە کردویانە و ئەهلوها غافلون لە کاتێکدا خەڵکەکەی غافڵ بوون یعنی بێ ئاگا بووبن لە هاتنی پێغەمبەران یا بێ ئاگا بووبن لە باسی قیامەت و قەبر و قیامەت. واضحە؟ ذلك ئەو سزا و عقوبەیە ئەن لەم یەکن ڕەبوک مهلك القڕا لەبەر ئەوە بووە کە پەروەردگاری تۆ نەیکردۆتە یاسا ئەن لەم یەکن ڕەبوکە نەبووە پەروەردگاری تۆ ببێتە مهلك القڕا لە ناوبەری هیچ ئاوەدانیەک بظلمین بەهۆی ستەم و تاوانکاریەک کە کردبێتیان لە کاتێکدا و ئەهلوها خەڵکەکەی چۆن بووبن؟ بێ ئاگا بووبن لە هاتنی پێغەمبەران یان بێ ئاگا بووبن لە باسی قەبر و قیامەت و دین و دینداری. ئەی حکمی ئەو کەسانە چییە؟ ئەگەر کەسێک مرد بێت و لە قیامەتێ زیندوو بکرێتەوە و پێغەمبەری بۆ نەهات بێت یان لە سەردەمێکدا ژیا بێت کەسەکە پێغەمبەری تێدا نەهات بن یان ئێستا بژیە بەڵام هیچ کەسێک نەبوو بێ یعنی هیدایەتی پێ بگەێنێ کە زیندوو دەبێتەوە دەچێتە باشتر یا دەچێتە جەهەنەمێ؟ عافیە ئەو قسەیە شێتان کۆمەڵی قسە هەنە هێندێک دەفەرمون تەوان ئەویان بەهێزترینیانە ئەو کەسانەی کە پەیامیان بۆ نەهاتووە پێغەمبەریان بۆ نەهاتووە لە قیامەتێ مەعزوورن چونکە ئایەتمان هەیە خوا دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا ئێمە هیچ قەومێک سزا نادەین هیچ کەسێک سزا نادەین هەتا پێغەمبەری بۆ نەنێردرێ. ڕەیەکی دیکەشەیە ئەوەی جیهان گوتی بەڵێ هێندێک دەڵێن خوای گەورە بۆ خۆی دەزانێت چێ لەو کەسانە ئەگەر پێغەمبەری بۆ هات ئایا هیدایەتی وەردەگرت و چێش هیدایەتی وەرنەدەگرت. ئەوانەی کە خوا دەزانێت هیدایەتیان وەردەگرت لەگەڵ هیدایەت دراوەکان حسابیان دەکا ئەوانەی کە هیدایەتیان وەرنەگرتووە و خوا دەزانێت وەرناگرن لەگەڵ کافرەکان ئەوە دوو قسەیەکی دیکە هەیە کە لە قیامەتێ خوای گەورە پێغەمبەریان بۆ دەنێرێ بە شێوەیەکی کاتی بەبێ ئەوەی بزانن پێغەمبەریان بۆ دەنێرێ بانگیان دەکات کێ شوێن پێغەمبەرەکەی کەوت بە ئیماندار حساب دەکرێت بۆ بەهەشتێ و ئەوی بە قسەی پێغەمبەرانیشی نەکرد و هێندێکیش دەفەرمون لەوێ خوای گەورە ئیمتحانێکیان دەکات بەڵام وەکو گوتم ڕەئی بەهێز و بەقووەت ئەوەیە سزا نادرن بەڵام وەکو خەڵکی دیکە دەخرێنە بەهەشتێ بێگومان تەبان مەرج نییە وەکو خەڵکێک کە عەمەلی ساڵح و کردەوەی چاکی کرد بن ئەگەر بچێتە بەهەشتە شوێنەکەی هەمان شوێن بێ و کاتە ئەو شوێنەی بەپێی کردەوە و نیەتی خۆیتی با. صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه